تر دەگاتە خانووەکەی بارزانی لە سەری ڕەش. ئەوەی لەبارەی کۆشکەکەی مەسعود بارزانیەوە نایزانیت. هەڕەشەکانی حەشدی شەعبی ئەمجارە دەگاتە کۆشکەکەی بارزانی، ئەو شوێنەی لە سندوقی ڕەشی فڕۆکە دەچێت و بڕیارە هەستیارەکانی لێوە دەدرێت. کۆباز نهێنیەکانی کۆشکەکەی بارزانی و زانیاری لەبارەی هەڕەشەکانی حەشدی شەعبیەوە ئاشکرا دەکات. فاڵح فەیاز لە هەولێرە و هەڕەشە دەکات و دەڵێت موشەکەکان دەگەنە ناوەندی بڕیاری حیزبی و حکومی لە هەرێمی کوردستان کە مەبەست لەو هەڕەشانە سەیری ڕەش و بینای ئەنجومەنی وەزیران و شوێنی بڕیارە لە هەرێم. فەیاز بەڕوونی بە بەرپرسانی هەرێمی وتووە ئەگەر دۆخەکە وا بڕوات هەڕەشەی گروپ و میلیشاکان بۆ سەر هەرێمی کوردستان زیاد دەکات. بە جۆرێک ئامانجی هێرشەکانی ئەمجارە بۆ سەنتەری ناوەندی بڕیاری دامەزراوەی حکومی حیزبەکانی هەرێمی کوردستان دەبێت. ئەم هەڕەشانە مەترسی دەبن بۆ خەڵکی هەرێم چونکە ئیدی هیچ شوێنێکی زۆنی زەرد بە پارێزراوی نامێننەوە. هۆکارەکەشی بۆ هەنگاوەکانی پارتی دەگەڕێتەوە. ئەوە یەکەم جارە هەڕەشە دەگاتە بەردەم و کۆشکەی کە مەسعود بارزانی لەسەر پێشنیازی سەدام حوسێن کردی بە شوێنی نیشتەجێبوونی خۆی، سەری ڕەش یاخود سەری بڵند. نهێنیترین شوێنی کوردستانە و تەنها بنەماڵی بارزانی دەتوانن تێیدا نیشتەجێبن. بارزانیەکان هەمویان بۆیان نییە لەوێ بن. تەنها کوڕوونەوەکانی مەسعود بارزانی لە سەری ڕەشدا دەژین. لەوێ کۆشکی گرانبەها و دەستگایەکی بچووکراوەی هەواڵگەری پاراستنی لێیە. هەموو ئەو خواردن و خۆراکانی دەبرێنە ئەوێ لۆگۆکانی لێ دەکرێتەوە. زۆرینەی ئەو خواردنانەشی دەشبرێن تورکین. تەنانەت ئاوی خواردنەوەش کە هی کۆمپانیای حیاتە. کاتێک دەبرێتە سەری ڕەش لۆگۆی لەسەر نییە. لەگەڵ ناوهێنانی سەری ڕەشدا ناوی مەسیف سەلاحەدینیش دێت. ئەوێ شوێنێکی گەشتیاری بوو، بەڵام ئێستا نەک گەشتیار، بەڵکو کەس بۆی نییە ڕووی تێ بکات. تەنانەت هیچ کەسێک بۆی نییە بینای زۆر بەرز کە بتوانرێت و بەسەر ناوچەکەدا زاڵ بێ دروست بکات. لە ناو مەسیف سەلاحەدین بارەگەی سەرەکی و گەورەی پاراستنی لێیە. هەروەها کۆڕەک تیلیکۆمی لێیە کە دەتوانرێت لێەوە هەموو پەیوەندیە تەلەفۆنیەکان جۆی لێ بگیرێت و لە کاتی پێویستدا چاودێری بکرێت. لە ساڵی 1991 کە مەسعود بارزانی بۆ یەکەم جار وەک بەری کوردستانی سەردانی بەغدا دەکا، لەوێ سەدام حوسێن دەبینێت. ئەو بۆ یەکەم جار پێشنیازی ئەوە بۆ بارزانی دەکات کە لە سەری ڕەش نیشتەجێ بێت، چونکە پێشتر کۆشکێکی سەدام هەر لەوێ بووە. جگە لە کۆپتەری تایبەتی بارزانی فڕینی هەموو فڕۆکە و درۆنێک لەو ناوچەیە قەدەغێ و سیستمی تایبەتی بەرگری موشەکی لێ جێگیر کراوە. لەبارەی گەورەی کۆشکەکەی بارزانی و هەیە من هەورامی دەڵێت کۆشکەکەی بارزانی بچووکە و تەنانەت لە جەژندا شوێنی میوانەکان نابێتەوە. ڕەنگە خەڵک تەسەوور نەکا مەسەن جارێکیان ئێمە جەژن بوو بۆ جەژنە پیرۆزە چوینە ماڵیان لە بەرەوەی میوانێکی زۆر بووین چوین، بەڵام دیوەخانەکەی ئەوەندە بچووک بوو جێگەی هەمان نەبوو جەنابی سەر خۆی هاتە دەرێ و تیمداوە لێبوور نەکەم لە بەرەوەی چونکە ئێستش قبوڵ ناکات لە بینای گەورایان لە خانوویکی خۆ ئەشتوانی حیزب ئەتوانێ هەموو کوردێک ئەتوانێت بەشدار بڵێت جوانترین خانوو، بەڵام نا ئێستش بڕۆ خانووەکە جەنابی کاک مەسعود ببینە وەکو خانوویەکی هەر ئاسایە کە لێرە هەیە قبوڵ ناکا بچێتە خانوویە کە وەکو خانووی هەندێک لە دەوڵەمەند و خەڵکە تەوەستەکانیش بێ. ئەگەر ئێرانیەکان نەبووایە کەس نەیدەزانی کۆشکەکەی بارزانی چەند دەبێت، بەڵام سەردانی وەفدێکی ئێران هەموو شتێکی ئاشکرا کردو. بۆ یەکەم جار وێنەی کۆشکەکە گیرا کە بە ژۆرەی وێنەکان کۆچکەکە بە تەواوی لە کۆشکی سوڵتان و پادشا کۆنەکان دەچێت و نەکەر بچووک نییە. بەڵکو لە کوردستان هیچ کۆشکێک هێندەی کۆشکەکەی بارزانی گەورە نییە.